Arrangement and vocal boy بارسا محمودیان. باجی لەدایک بوونت ئەمڕۆیە گوڵی من، چاوڕەشم پیرۆزە دڵی من، هەستا وەرە بۆ لام دانیشە لە لای من، هەی قەزا و بەڵاکەت هەمووی بێ بۆ لای من. پیرۆزە عەزیزم هەزار ساڵ تەمەنت بێ، دوعای من هەمیشە هەوڕێی ناو سەفەرت بێ، تۆ هەدیەی خوددا بووی، خوددا ناردوویە بۆ من، لەگەڵ تا دەمێنم هەتاکو دەچمە ژێرگە. دایبوونی تۆ خۆشترین ڕۆژە بۆ من، چاوڕەشم پیرۆزت بێ بمێنی هەمیشە بۆ من، چە پیرۆزە ئەو ڕۆژەی کە من تۆم تیاناسی، بەخۆشی چاوی جوانت ئیترەکەین بە فارسی. پیاشم ئۆرە فۆت کۆ